لاهور شێخجەنگی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بە بۆنەی ساڵیادی دەرچوونی یەکەمین ڕۆژنامەی کوردی پەیامێکی پیرۆزبایی ئاڕاستەی سەرجەم ڕۆژنامەنووسانی حیزبی و ئەهلی دەکات و پشتیوانی یەکێتی بۆ میدیاکاران و خزمەتکردنی کوردستان و گەیاندنی پەیامی ڕاست و دروست دووپات دەکاتەوە. ڕایدەگەیەنێت لە پاڵ میدیای حیزبی نابێت ڕۆڵی میدیای ئەهلی نادیدە بگرین و داواش دەکات ڕۆژنامەنووسان ئازاد بن و ڕەخنە بگرن بۆ ئەوەی دژایەتی گەندەڵی بکەین. لاهور شێخجەنگی لە پەیامەکەیدا ئاماژە بەوە دەکات 122 ساڵ لەمەوبەر میقداد مەدحەت بەدرخان لە قاهیرەی پایتەختی مسر یەکەمین ڕۆژنامەی بەناوی کوردستان بڵاو کردەوە. ئەگەرچی بیرکردنەوە لە بڵاوکردنەوەی ڕۆژنامەیەک بە زمانی کوردی لە وڵاتی غەریبی کارێکی قورس بووە، بەڵام لەگەڵ ئەوەشدا هەنگاوێکی گەورە بوو کە بووە مەشخەڵی ڕووناکی بۆ ڕۆژنامەنووسان کە لە ئێستادا ساڵانە یادی دەکەنەوە. دیارە لە سەردەمی شاخ و شۆڕش و خەباتی نهێنیدا گرنگی بەکایی ڕۆژنامەگەری دراوە و لە ڕێگای ڕۆژنامە و بڵاوکراوەکانەوە پەیام و جیهانبینی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردی ئاڕاستەی جەماوەر کراوە. هاوسەرۆکی یەکێتی ڕاشی دەگەیەنێت لە دوای ڕاپەڕینە مەزنەکەی بەهاری 1991 یەکێتی نیشتیمانی کوردستان بە دەستپێشخەری سەرۆک مامجەلال و یەکێتی یەکەمین ڕۆژنامەی ڕۆژانەی لە هەرێمی کوردستان بەناوی کوردستانی نوێ بڵاو کردەوە کە ئەمەش لەو بڕوایەوە هات کە هەمیشە یەکێتی ڕۆژنامە و نووسەرانی بە بەشێکی زیندوو دانەبراو لە خۆی زانیوە. ئێمە لە یەکێتی کار بۆ ئەوە دەکەین میدیا ببێتە دەسەڵاتی چوارەم، چونکە میدیا ڕۆڵی گەورە و بەرچاوی بینیوە. هەروەها لە پاڵ میدیای حیزبی نابێت ڕۆڵی یەکەمین ڕۆژنامەی ئەهلی لە کوردستان نادیدە بگرین کە لە ژێر دەسەڵاتی یەکێتی دابڵاو بۆتەوە و دواییش چەندین ڕۆژنامە و میدیا و تەلەڤیزیۆنی ئەهلی دامەزران کە ئەمەش ئەو ڕاستیە دەردەخات کە یەکێتی ڕێز لە ڕەخنە و ڕای جیاواز دەگرێت. هاوکات لاهور شێخجەنگی لە ساڵیادی ڕۆژنامەگەری کوردیدا ئاماژە بەوە دەکات دەبێت حکوومەت زیاتر دەرگا بۆ میدیاکاران و ڕۆژنامەنووسان واڵا بکات و زانیاریان پێ بدات بۆ ئەوەی زانیاریەکان بە شێوەیەکی پیشەیانە بڵاو ببێتەوە. لە بەرامبەریشدا میدیا ببێتە پێگەیەک بۆ ئەوەی داخوازی و گرفت و کێشەکانی هاوڵاتیان بگەێنێتە دەسەڵات و لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی لە ئێستادا کە تۆڕە کۆمەڵایەتەکان ڕۆڵی دیار دەبینن. لێرەوە وتەیەکی ڕەوانشاد سەرۆک مامجەلال دووبارە دەکەمەوە کە دەیوت لە منەوە ڕەخنە بگرن. منیش دەڵێم ئازاد بن و ڕەخنە بگرن و چاو لە هیچ کەم و کورتیەک دامەخەن، چونکە لە ڕێگای میدیاوە دەتوانن دژایەتی گەندەڵی بکەین. بۆیە دەبێت میدیاکاران گرنگی بە راپۆرتی بنکۆڵکاری و بە دوواداچوونی ورد بدەن تا حەقیقەت بگاتە کۆمەڵانی خەڵکی کوردستان. هاوسەرۆکی یەکێتی تەشید لەوە دەکاتەوە ئەرکی حکوومەت و تەواوی هێز و لایەنە سیاسیەکانیشە کە ئاوڕی پێویست لە ژیان و گوزەرانی ڕۆژنامەنووسان و میدیاکاران بدەنەوە. ناکرێت لەسەر ڕەخنە ڕۆژنامەنووسان زیندانی بکرێن، بە پێچەوانەوە دەبێت مەودای نووسین ئازاد و فراوان بێت بۆ ئەوەی هەست بەوە بکەن کە لە پرۆسەی بنیاتناندا خزمەت دەکەن.